باخچەی ئاژەڵانی هەولێرە لەسەر ڕۆبەری زیاتر لە 500,000 مەتر چوارگۆشە دروست کراوە و بە یەکێک لە گەورەترین باخچەی ئاژەڵانی عێراق و ناوچەکەدا دەنرێت. هەندێک ئاژەڵ و باڵندە لەم باخچەیەدا هەن کە لە جیهاندا ژمارەیان کەمە یاخود مەترسی لە ناوچوونیان لەسرە، وەک سەرپەرشتیار و کاربەدەستانی ئەم باخچەیە باسییان لێوە دەکرد. لەوانەش پڵنگی ڕەش و سپی و شێری سپی، هەروەها حوشتری دوو گوپان، جاگوار و تیمساحی نیلی لەگەڵ مەهای ئەفریقی و ئەلورس و بازی میسریش. باخچەی ئاژەڵانی هەولێر 180 زۆر ئاژەڵی لە جاخۆر و لە گۆشخۆر و لە ئاوی و لە خشۆکی تێدایە و چەندین زۆر ئاژەڵی دەگمەنی تێدایە کە لە جیهاندا ژمارەیان زۆر کەمە و یعنی مەترسی لە ناوچوونیان لەسرە. ڕۆژانە زیاتر لە 1500 کەس سەردانی نێو ئەم باخچەیە دەکەن بەپێی ئامارەکان. گەشتیاران لە هەرێمی کوردستان و عێراق و وڵاتانی تری ئاسیا و ئافریکاشەوە سەردانی دەکەن. ئێمە لە باخچەی ئاژەڵانی زۆر جوان و دەڕفێنە، زۆر شتی خۆشمان کرد لێرە. لەو باوەڕەدام چێژێکی زۆر خۆشمان بینی لێرە، دڵمان زۆر خۆشە لێرە. زۆر ڕێک و پێک و خاوێنە، بربەستەکانی نێوان مرۆڤ و ئاژەڵەکان زۆر بە باشی دانراون. باخچەی ئاژەڵانەکە زۆر جوانە، زۆر پێشکەوتووە و پێشکەوتنی زۆری پێوە دیارە. نزیکەی ساڵێک لەمەوە بەرهاتم بۆ ئێرە، بەڵام ئێستا گۆڕانکاری زۆری تیادا کراوە. درەخت و سەوزایی زۆریان لێ ڕواندووە، ئاژەڵی زۆری تیادایە. باخچەیەکی زۆر شایستە و جوانە. ئێمە دڵمان خۆشە کە باخچەیەکی ئاژەڵانی ئاوا عێراقی زۆر جوانمان هەیە. سەرپەرشتیارانی ئەم باخچەیە باسیەوەیان دەکرد کە پلانیان هەیە ببنە یەکێک لە باخچە گەورەکانی جیهان. بۆیە لە ماوەیەکی تری نزیکدا 5 پەڵەنگی تر و 3 شەمباز داخل دەکرێن و لە هەوڵشدان بۆ هێنانی زەرافە و فیل. بەردەوام هەوڵەکانیان خستۆتە گەڕوەک خۆیان دەڵێن بۆ هێنانی ئاژەڵ و باڵندەی تر. ئێمە لە بەغداوە هاتوین، بە دڵنیاییەوە ئەم باخچەی ئاژەڵانە زۆر جوانە و کەشەکەی زۆر سروشتیە. هەندێک ئاژەڵی تێدایە کە منداڵەکان نیان بینیوە، بەڵام لێرە بینیان، زۆر چێژیان لێ بینی. ئاژەڵی ماڵی و هەموو ئاژەڵەکانی تر زۆر جوان بوون، بەڵام شێر شتێکی دیکەیە، هێمای هێزە. یەکێکە لەو ئاژەڵانەی کە من زۆرم خۆش دەوێت لەبەرەوەی مانای هێز دەگەیەنێت. سەرپەرشتیاری باخچەکە داوا لە حکوومەتی هەرێم و عێراق دەکات کە ئاژەڵە درندەکان لە نێو ماڵەکاندا قەدەغا بکرێن. جێی باسە ئەم باخچەیە لە ساڵی 2020 بە شێوەی ئەزموونی کراوەتەوە. باخچەکە لەلایەن کەرتی تایبەتەوە دانراوە و لێوەک خۆیان دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستانیش پاڵپشتیان دەکات. ئەحمەد جێباری، دەنگی ئەمریکا، هەولێر.